پەتامانەوێت تیشک بخەینە سەر ئەو ڕێکەوتنامە گرنگەی کە لە نێوان وڵاتی دەوڵەتی ئیتالیا لەگەڵ ئاژانسەکانی نەتەوە یەکگرتووەکان UNFPA و UN ومەنەوە واژوو کراوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان تا دامودەستگاکانی پەیوەندیدار بە توندوتیژی بتوانین ئێمە ئەم دامودەستگایانە بێەوە دیارە مەسەلەی کوشتنی ژنان بەداخەوە کە ڕوو لە زیادبوو نەکاتن ئەوانە هەمووی وای کرد کە ئەو یارمەتیەی وڵاتی ئیتالیا لە ڕێگەی ئاژانسەکانی نەتەوەی گرتووەکان بۆ حکوومەتی هەرێمی کوردستان تەرخان کردووە لە کاتێکی زۆر گونجاودا هاتووە. بە یارمەتیەکە بە گۆژمەی $1,700,000 لە ڕێگای UNFPA و ومەنەوە بۆ دامودەستگاکانی موسساتی حکوومەتە بیت حکوومەت ئەوەی پەیوەندیدار بە تایبەت بۆ دراسەکردنی و هەڵسەنگاندنی بابەتەکان ئایا و کێشانە بۆ توندوتیژی زیادی کردیە بۆ کوشتنی زۆر لێەکەویتەوە لە هەمان کاتیش هەڵسەنگاندنە بۆ ئیش و کارەکانی دادگاکان و بەهێزکردنی ئەو کارمەندانی کە لە ناو حکوومەتە ژین بە تایبەت ژمارە کارمەندانی کە سوود لەم پرۆژەی 18 مانگەی وەرەگرن پرۆژەکە بۆ 18 مانگ بەردەوامە زیاتر لە 535 کەسن کە سەدیان سەر بە وەزارەتی کارن لە شەلتەرەکان و چاکسازیەکان کارەکان و 179شیان لە بەڕێوەبەرایەتیەکانی توندوتیژین لە سەرتاسەری کوردستان واتە ئەم پرۆژە 18 مانگیە بۆ هەموو کوردستانە.